وانەکانی ژیان. بۆ ئەوەی هەموو باوەڕداران ئامادە بن بۆ خزمەتکردن، پێویستە کاتیان هەبێت بۆ ئامادەکاری لە ڕێگەی ناوەرۆکی دیاریکرا و تاقیکردنەوەی کردەی. کە بیر لەم بنەمایە دەکەینەوە، حەز دەکەم بیر لە خزمەتکردن بە واتایەکی فراوانتر بکەینەوە. ئەمە ئەوەم بیر دەهێنێتەوە کە پۆڵسی نێردراو بۆ خەڵکی ئەفەسۆس نووسیویەتی بەشی 4 کە دەڵێت: ئیتر مەسیح بە هەندێکیدا ببنە نێردراو، هەندێک پێغەمبەر، هەندێک مزگێنی دەر، هەندێک شوان و مامۆستا، بۆ ئامادەکردنی گەلی پیرۆزی خۆی بۆ کاری خزمەت بۆ بنیادنانی جەستەی مەسیح. بە واتایەکی دیکە پێویستە هەمومان سەرقاڵی خزمەتکردن بین وەکو ئەندامانی جەستەی عیسای مەسیح. بەڵام ئەوەی گرنگە ئێمە زۆر بەمان لە ڕووی فێربوونەوە ئەوە دەزانین کە بەکردەیی بە بیرمان دێتەوە، نەک ئەوەی بیستومانە و کەسێک باسی کردووە، تەنانەت ئەوەی خوێندومانە، بەڵام ئەوەی پەیوەندی بە شتانەوە هەیە کە لە ژیانماندا تاقیمان کردوتەوە. بێگومان ئەوەی دەیخوێنینەوە یان دەیبستین بریتیە لە شارەزایی، بەڵام ئەوەی باسی دەکەم ڕاستی سەرقاڵبوونی کردەیە لە چالاکیەک پەیوەندی بە وانەیەکەوە هەبێت. ئەو جۆرەوانانە بە شێوەیەکی هەمیشەیی لە شارەزاییەکانماندا چێن دراوە. بێگومان عیسا لەم بنەمایە دەزانی، بە تایبەت کاتێک قوتابیەکانی فێر دەکرد، هەرچەند لەگەڵ جەماوەرەکە دەدووە، بەڵام قوتابیەکان ئامانج بوون لەو فێرکردنانە، چونکە خەریک بوو ئامادەی دەکردن بۆ خزمەتکردنێکی مەزن و تاک و جیاواز. بۆیە پێویست بوو لە ڕێگەی تاقیکردنەوە و ئەزموونەوە فێری بن، وەکو ئێستا دەبینین کاتێک هەموو تاقیکردنەوەکان دەخوێنینەوە ئەوانەی عیسا لەگەڵ قوتابیەکان کردی، دەبینین مەزنتر ئەو وانانە کە فێری بوون ئەوانە بوون کە بە ئەزمون و تاقیکردنەوە فێری بووبوون. قوتابیەکان دانیشتن و گوێیان لە عیسا بوو کە خەڵکەکەی فێر دەکرد. بێگومان عیسا هەندێک جار یارمەتی خەڵکەکەی دەدا بۆ ئەوەی ئەزمونیان هەبێت، وەکو تێرکردنی 5,000 و 4,000 کەسەکە. بەڵام جەماوەری ئامانج قوتابیەکان بوو بە شێوازێکی زۆر زیاتر. سوودی وەرگرت لە شارەزاییەکە بۆ ئەوەی یارمەتیان بدات کە بەڕاستی لە پەیامەکە تێبگەن. عیسا لە ڕێگادا بوو بەرەو ناوچەی جەلیل، ڕووی لە ئۆرشەلیم بوو. لەو کاتەی کە ڕووی لە ئۆرشەلیم کردبوو، دەخوێنینەوە کە چەند تاقیکردنەوەیەکی هەبوو. دەمەوێ باسی سێ لەو تاقیکردنەوەتان بۆ بکەم. تاقیکردنەوەی یەکەم پەیوەندی بە پیاوێک هەیە کە کۆرە. ئازار دراوەکەی هێنا بۆ لای قوتابیەکان، نەیانتوانی ڕۆحە پیسەکە دەربکەن لەو کوڕە. قوتابیەکان بینی بوویان چۆن عیسا ڕۆحە پیسەکان دەردەکات. هەندێک جار خوددا هێزی پێدان کە ئەو شتە بکەن، بەڵام ئەم جارە نەیانتوانی ڕۆحە پیسەکە دەربکەن. جا هاتنە لای عیسا. دەتوانین ئەم بڕگە کتێبیە ناوی بنێین وانەی بە باوەڕ و نوێژ. ئەوەش لە ئەنجیلی مەتتا هەیە لە بەشی 17 ئاەتەکانی 19 تا 21. پاشان قوتابیەکان بە تەنها هاتنە لای عیسا و گوتیان: بۆچی ئێمە نەمانتوانی دەری بکەین؟ نازانم بۆچی قوتابیەکان بە تەنها هاتنە لای عیسا. ئایا هەستیان بە ئیحراج دەکرد؟ ڕەنگە نەیان دەویست خەڵک ئاوڕیان لێ بداتەوە، یان لەوانەیە دەیانویست بزانن عیسا دەیەوێت چێ بفەرمووت. بەڵام عیسا وەڵامی پرسیارەکەیانی دایەوە. ئەویش پێی فەرموون: لەبەر کەمی باوەڕتان، ڕاستیتان پێ دەڵێم، ئەگەر ئەوەندەی دەنگا خەرتەلەیەک باوەڕتان هەبێ، بەو کێوە دەڵێن لەوێ بڕۆ، دەڕوات و هیچ شتێک بۆتان مەحاڵ نابێت. یەکێک لە گرنگترین شتەکان کاشیکردنەوەی ئەوەی عیسا بە قوتابیەکانی دەفەرمووێ تێگەیشتنی ئەوەیە کە عیسا فەرمانی تایبەتی هەبوو بۆیان، خزمەتی تایبەت
لە کۆتاییشدا بەهرە و توانەی تایبەتیان پێدەبەخشێت تا بتوانن قەناعات بە خەڵک بکەن کە عیسای مەسیح بەڕاستی ئەو کەسەیە کەوا دەربارەی خۆی فەرمووی من خوددام. نووسەری سیپارەی عیبرانیەکان دەڵێ خودداش بە نیشانە و کاری مەزن و پەرجووی جۆراوجۆر شایەتی بۆ ئەم ڕزگاریەدا، هەروەها بەو بەهرانەی ڕوحی پیرۆز کە بە گوێرەی خواستی خۆی دابەش کردووە. کەواتە عیسا ئەو ڕاستیە باس دەکات کە خوددا بە باوەڕ هێزیان پێدەدات لە ڕێی نوێژکردنەوە بۆ ئەوەی نیشانەی ناوازە ئەنجام بدەن تا بۆ جیهان و بۆ ئێمەش بیسەلمێنن کە عیسای مەسیح بەڕاستی کوڕی خوددایە. کاتێک ئێمە بیر لەوە دەکەینەوە دەبینین کە وانەی دیکەش بۆ ئێمە هەیە، هەرچەندە بە دڵنیاییەوە خوددا ئەو هێزەی بە ئێمە نەبەخشیوە کە بە نێردراوەکانی دابوو، بەڵام داوامان لێ دەکات کە متمانەمان پێ هەبێت و بڕوا بکەین و باوەڕمان هەبێت. لە بڕگەیەک کە یاقوبی نێردراو نووسیەتی لە نامەکەی لە بەشی دەستپێک لە ئایەتی 12 دەشتوانین ناونیشانی نوێژکردن لە پێناوی نەخۆشی بۆ دابنین. دەڵێ کامەتان نەخۆشی هەیە. ئەو کاتە عیسا بۆ ئاسمان بەرز بووەوە، ڕوحی پیرۆزیش هاتوبوو، کلیساش پەیدا بوو دەڵێت کامەتان نەخۆشی هەیە، با نوێژ بکات، کەس دڵخۆشە با گۆرانی ستایش بکات. کامەتان نەخۆشە با پیرانی کلێسا بانگ بکات بۆ ئەوەی نوێژی لەسەر بکەن و بە ناوی عیسای خاوەن شکۆوە چەوری بکەن. پیرانی کلێسا قوتابی نەبوون، قوتابیەکان کلیسایان دامەزران، بەڵام دوای ئەوە چەمکی پێشەوایەتی دەرکەوت لەو کلێسا خۆجێیانە لە ڕێگەی کەسانێکی شایستە کە وەکو شوان خزمەتیان دەکرد. با بزانین وشەکە چی دەڵێت. با پیرانی کلێسا بانگ بکات بۆ ئەوەی نوێژی لەسەر بکەن، واتە بۆ نەخۆش بە ناوی عیسای خاوەن شکۆوە چەوری بکەن. بەڵام با سەرنج بدەین کە نوێژی بە باوەڕ ئەمە ئەو پەیامەیە کە عیسا بە قوتابیەکانی دەدا کە بۆ ئێمەش بە تایبەت بۆ پێشەوا ڕوحیەکان. ئەو نوێژەی بە باوەڕ دەکرێت نەخۆش چاک دەکاتەوە و عیسای خاوەن شکۆ هەڵی دەستێنێتەوە. ئەگەر گوناهێکیشی کردبێت دەبەخشرێت. بۆیە یەکتری دان بە گوناهاکانتان بنێن، نوێژ بۆ یەکتری بکەن تاکو و چاک ببنەوە و نوێژی کەسی ڕاست و دروست زۆر بەهێز و کاریگەرە. شیکردنەوەی ئەوە لە ڕووی باوەڕەوە دەبێت تێبگەین کە بابەتەکە پەیوەندی بە نەخۆشی جەستەیی بێت. لە کتێبی پیرۆزدا هەرگیز خوددا بەڵێنی نەداوە هەموو نەخۆشیێک چاک بکاتەوە، تەنانەت ئەگەر نوێژیش بکات لە پێناوی نەخۆشیەکی جەستەیی. فێرکردنێکی لاهوتی هەڵە هەیە دەڵێت کە هەرگیز خواستی خوددا نییە بۆتان کە نەخۆش بن یان هەژار بن. ئەو فێرکردنە ناوی لاهوتی دەوڵەمەندی یاخود خۆشگوزاری نییە. لە ڕاستیدا ئەو بیرکردنە ناتوانین بە دەقی کتێبی بسەلمێنین، بەڵام دەبێت نوێژ بکەین و بە باوەڕەوە نوێژ بکەین. باس لە چاکبوونی ڕوحیە. دان پێنان بە گوناهەکان ئێمە خواستی خوددا دەزانین سەبارەت بە چاکبوونەوەی ڕوحی. خوددا دەیەوێ لە ڕووی ڕوحەوە چاک بین. دەتوانین داوای ئەو بەڵێنە بکەین و متمانەمان هەبێت کە خوددا دەیکات، چونکە خوددا پێمان دەفەرموێت چۆن ئەو شتە ئەنجام دەدرێت، نەک تەنها لە ڕێی نوێژکردن بەڵکو لە ڕێی کارکردنیشەوە. بەڵام کاتێک بابەتەکە پەیوەندی بە چاکبوونەوەی جەستەییەوە هەبێت، بۆ نمونە ئەگەر کەسێکمان شێرپەنجەی هەبێت دەچین بۆ ئەم بڕگە کتێبیە، دەتوانین بە باوەڕ نوێژ بکەین کە خوددا دەتوانێت ئەم کەسە چاک بکاتەوە، بەڵام خوددا بەڵێنی نەداوە ئەوە ئەنجام بدات، بەڵام بەڵێنی داوە کە ئەگەر بە باوەڕەوە نوێژ بکەین بە پێی خواستی خوددا ئەو کات دەیکات و نەخۆشەکە چاک دەکاتەوە. دەتوانین
بە خەڵک بڵێین کە ئەگەر چاک نەبوونەوە ئەوە واتای ئەوەیە کە باوەڕیان نییە. بەڕاستی ئەوە هەڵەیە. خەڵکی وا هەبوو وازیان لە باوەڕ هێنا بەهۆی ئەو تۆمەتە پوچە. بۆیە دەبێت زۆر هۆشیار بین. خوددا دەیەوێ باوەڕمان هەبێت کە ئەگەر بەپێی خواستی خۆی بێت ئەوە بە ئاسانی چاکی دەکاتەوە. هیچ ئەستەمێک نییە لە لای خوددا. با بڕۆین بۆ بورگەیەکی کتێبی دیکە. دەڕۆین بۆ ئینجیلی مەتا بەشی 18 و ئایەتی 12 و 13. ئەو کەسانە کە لەگەڵ ئەیسا بوون پێویستیان بەوە بوو فێری سۆز بن. ئەیساش ئەوەی ڕوون کردەوە کاتێک 5,000 و 4,000 کەسەکەی تێر کرد. نووسراوە ئەیسا دڵی پێیان سوتا چونکە شوانێکی دڵسۆزە. قوتابیەکان پێویست بوو فێر بن کە دڵسۆزی و سۆزداری و میهرەبانی دەربخان. ئەوە ئەیسا لە ئایەتی 12 و 13 فەرمووی: ڕاتان چییە ئەگەر یەکێک 100 سەرمەڕی هەبێت و دانەیەکی لێون بێت؟ ئایا 99ەکە لە چیادا بەجێ ناهێڵێت تاکو بچێت بە دوای ونەکە بگەڕێت؟ بەڕاستی ئەیسا ئەوەی سەلماند کە لە پەیمانی کۆن نووسراوە هەمومان وەکو مەڕ ون بووین، مەڕیش ڕێی لێوێڵ دەبێت. لێرەدا ئەیسا دەفەرموێ کە گەڕان بە دوای یەک مەڕی ون بوو زۆر گرنگە. ئەگەر شوانەکە چاک بێت ئاوا دەکات. ڕاستیتان پێ بڵێم ئەگەر دۆزیەوە لە 99ەکەی تر کە بزر نەبووبوون زیاتر پێی دڵخۆش دەبێت. کەواتە ئەیسا بەوانەی تاقیکردنەوە فێری دەکردن. ئەمەش دەمانبات بۆ پرسیاری پەیڕەوکردن، پرسیارێکی بیری لێ بکەینەوە و وەڵامی بدەینەوە. چۆن نمونەی فێرکردنەکەی ئەیسا پەیڕەو بکەین لە کلێسای خۆجێیی ئەمڕۆمان بە تایبەت لەلایەن پێشەواکان؟ بۆچی ئەم وانانە زۆر گرنگن؟ ڕێگەم پێ بدەن بە سادەیی بڵێم ئەگەر جەستەی مەسیح بین ئەوە هەمومان بانگهێشت کراوین بۆ خزمەتکردن. هەندێک لە گرنگترین وانەکان کە فێری دەبین وەکو پێشەوایانی ڕوحی، وەکو هاوسەر و باوک و دایک و مامۆستا و پیر و خزمەتکار ئەوەیە کە دەبێ بە کردار تاقی بکەینەوە. بێگومان هەندێک لە تاقیکردنەوەکان ئاسایین و هەندێکیان ئازار بەخشن. هەندێک لەو وانانەی کە فێری بوون ئازار بەخش بوون، بەڵام ئەو وانانە لە نێو دڵ و ڕوحمان چێندراوە و پێویستە لی فێربین. با دووبارە بنەماکە بکەینەوە بۆ ئەوەی هەموو باوەڕداران ئامادە بن بۆ خزمەتکردن هەموو جۆرە خزمەتێک. پێویستە کاتیان هەبێت بۆ ئامادەکاری لە ڕێگەی ناوەڕۆکی دیاریکرا و تاقیکردنەوەی کردەی. ئەگەر حەز و ئامادەبوونمان هەبێت ئەوە خوددا ئەو تاقیکردنەوە و ئەزموونانەمان بۆ مسۆگەر دەکات.